خۆشەویستەکانم بەڕێستان ئاگادارم کە ئیتر یەک دوو ڕۆژێکی تر یادی ئەو کارەساتە ناشرین و نابوتەیە کە حکومەتی زاڵمی عێراق بەسەر کورداهێنای کە یادی ئەنفالی پێڵێن. طبعا ئەنفال ناوێکی قورئانە و خۆتان شەزانن ئەو حیزبە باوەڕی هەر بە قورئان نەبوو، مشیل عەفلەق داینابوو، ئەو مشیل عەفلەقەی کە مەسیحی بوو باوەڕی بە قورئان هەنەبوو، بەس بۆ ناشرینکردنی قورئان ناوەکانی قورئانی ئەناوە کارە ناشرینەکانەوە تاوەکو قورئان لەبەر چاو خەڵ ناشرین کە. طبعا ئەوە یەکێک لەو شتانەی کە کردی ئەنفال بوو. ئەنفال ئەبێ بێتە دەرسێک بۆ ملەتی ئێمە، ئەنفال ئەبێ بێتە دەرسێک بۆ کاربەدەستانی کورد، بۆ حزبەکانی کورد، ئیشێ نەکەن تاوەکو لاوی کورد، تاوەکو گەنجی کورد بڵێ خۆزگامان بە زەمانی ئەو حزبە زاڵمە کە ئەنفالمانی کرد، وامان پێ نەکەن خۆزگا بەو زەمانە بخوازی، وامان پێ نەکەن کەم کاتە بە زۆر زۆرداری ئەیانویست بمانکەنە بەعسی نەئەبووین و باجمان ئەدا لە کولیە وەرمانیان نەئەگرت، عەزیەتمانیان ئەدا لەبەر خاترەوەی نەئەبووینە بەعسی، وامان پێ مەکەن بڵێین خۆزگامان بەو زەمانە، وامان پێ مەکەن. على الأقل ئێوە لەوان باشتر بن، على الأقل خۆ ئەو ئەگەر ئێوە ئەڵێن ئەوەنە ساڵ حکمی کردووە لە 79 سەدام حکمی کرد تاوەکو 91 لە کوردستانە، یعنی نزیکەی 22 ساڵ حکمی کرد لە کوردستانە، 35 ساڵی کرد بەسەر عێراقەوە بوو. بەڵام ئێوە لە ساڵی 91 حکمەکەن تا ئێستا 34 ساڵە چیتان کرد بۆ ئێمە؟ من داواتان لێکەم وەکو نەوەیەکی ئەنفال، من قسە ئەکەم لەم شوێنە ئەڵێم چیتان بۆ ئێمە کرد تا ئێمە شانازی پێوە بکەین، چیتان بۆ ئێمە کرد؟ ئەوانە من دەستکەوتەکانم ئەوێ، دەستکەوتەکانمان ئەوێ، چیتان بۆ ئێمە کرد تا ئەنفالمان لەبیر ببنەوە، تا ئەو حزبەی کە ئەم ملەتەی وا پێ کرد لەبیرمان بچێتەوە، تا ناوی ئەو بەهاتایە ئێمە نەفرەتمان لێ بکردایە، نەک ئێمە ئاواتمان ئەوە بێ جارێکی تر بگەڕێنە سەر بەغا لەبەر ئەوەی بەس قوتەکەمان پێ بدا، قوت ئیسە من ئەتوانم بڵێم ئەگەر لەم ناوچەیە کە تۆزێک تا حەدێک کراوەیە ئەگەر بێت و ئستفتائێ بکرێ، داوا بکرێ بوترێ کێ حەزەکە موچەکەی نەقڵی ئەو دین بکرێ، دڵنیام دەگمەن خەڵکێ حەز نەکا، جارێکی تر زەلیلی بەغدا ببینەوە. هۆکارەکەشی ئەوەیە کە ئێوە نەتانتوانیە دابینی ڕزقی ئەم ملەتە بکەن. بەڕێزان قسەیەکی عەرەبی هەیە و کۆتایی بابەتەکەم دێنم، ئەڵێ قەطع الأعناق لا قەطع الأرزاق، ئەڵێ ملم ببڕەوە بەس ڕزقم مەبڕە، ئەڵێ ملم ببڕەوە بەس ڕزقم مەبڕە. خوای تەعالی هیدایەتمان بدە. إن الله وملائكته